تورکیا چاوەڕوانی بوومەلەرزەیەکی سیاسیە. تاوەکو سەرەتای هەفتەی ڕابردوو تورکیا ناڕاستەوخۆ لە کەشی بانگەشەی هەڵبژاردندا بوو، بەڵام بوومەلەرزە هەموو شتێکیانی ئاوەژۆ کرد. ئێستاش پێشبینی بوومەلەرزەیەکی دیکە دەکرێت، بەڵام ئەمەیان سیاسیە نەک سروشتی. با درێژەی هەفتەی ڕابردوو شتێک کە لە تورکیا باسی لە نێو باساندا نەبوو هەڵبژاردنەکان بوو، بەڵام شەوی ڕابردوو دۆخەکە گۆڕا. پۆڵەند ئارێنج سەرۆکی پێشووی پەرلەمانی تورکیا و یەکێک لە دامەزرێنەرانی پارتی داد و گەشەپێدان ئاکەپا واتە پارتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان ئەو با تویتێک پارتەکانی ئۆپۆزیسیۆنی ڕاچڵەکان کاتێک داوای کرد هەڵبژاردنەکانی وڵاتەکە بۆ ساڵێک دوا بخرێت. ئەو دەڵێت لە کاتێکدا هاوڵاتیانمان لە دۆخی کارەساتدان ناکرێت هەڵبژاردن لە مانگی ئایار یاخود حوزەیراندا ئەنجام بدرێت. ئارەنج پێشنیازیش دەکات هەڵبژاردنەکانی سەرۆکاتی و پەرلەمانی هاوکات لەگەڵ هەڵبژاردنەکانی شارەوانی لە ساڵی 2024دا ئەنجام بدرێت. ئارەنج پارتە ئۆپۆزیسیۆنەکانی تووڕە کرد، هەریەکە و لەلایەکەوە کەوتنە وەڵامدانەوەی. کەمال کلجدار ئۆغلو سەرۆکی گشتی پارتی گەلی کۆماری جەهەپە دەڵێت لە دەستوری بنەڕەتیدا زۆر بە ئاشکرا باس لە هۆکاری دواخستنی هەڵبژاردنەکان کراوە کە تەنها لە دۆخی شەڕدا دەتوانرێت هەڵبژاردنەکان دوا بخرێت. ئەگەر هیچ شەڕێک نەبێت هەڵبژاردنەکان دوا ناخرێن، کەس ناتوانێت لە دەرەوەی یاساکان و بادڵی خۆی یاسایەکدا بنێت. دەستور هەیە و ئەگەر تورکیا دەوڵەتی یاسایە نابێت هەڵبژاردنەکان دوا بخرێت. دوای کلجدار ئۆغلو کورشاد زۆرلو گوتەبێژی پارتی باش تویتێکی بڵاو کردە و دەڵێت لەبارەی وادەی هەڵبژاردنەکانەوە قسە دەکرێت. بێگومان سەرەتا ئامانجمان ساڕشکردنی برینی زیان لێکەوتوانی بوومەلەرزەکەیە، بەڵام بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و کێشەکانی دیکەی وڵات ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا بە گرنگ دەزانین. هاوپەیمانی گەل واتە شەشلایەنەکە هەڵوێستیان تون دیارە بەرامبەر با هەوڵی دواخستنی هەڵبژاردنەکان. سەرکان ئۆسکان گوتەبێژی پارتی دواڕۆژە ئەو بە تویتێک ناڕەزایەتی پارتەکەی بەرامبەر قسەکانی بڵند ئارەجدار بڕی و گوتی ڕاستە لا قۆناغێکی زۆر بە ئازار داین، بەڵام هەر هەنگاوێک لە دەرەوەی دەستوری بنەڕەتی تورکیا وەکو کودەتایەکی مەدەنی لە دژی ئێمە و گەلەکەمان لە قەڵەم دەدرێت. ئەدریس شاهین گوتەبێژی پارتی دیموکراسی و پێشکەوتن دەبا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا گوتی دەستور هەیە و یاسای هەڵبژاردن هەیە، هەڵبژاردن بە گوێرەی ئەو یاسایانە ئەنجام دەدرێت. یاسا چی دەڵێت؟ مادەی 78 دەستوری بنەڕەتی بەڕوونی دەڵێت تەنها لە کاتی شەڕدا پەرلەمان دەتوانێت هەڵبژاردنەکان بۆ ماوەی ساڵێک دوا بخات، بە پێچەوانەوە هیچ هۆکارێکی دیکە ناتوانێت هەڵبژاردن دوا بخات. هەرچەندە پەکەکە بەشێک نییە لە پرۆسەی هەڵبژاردن، بەڵام لە ڕۆژانی سەرەتای بوومەلەرزەکان ڕایگەیاند ئاکەپە و مەهەپە بوومەلەرزەکان دەکەن بە هۆکارێک بۆ مانەوەیان لە دەسەڵات. سەلاحەدین دەمیرتاش کە لە نێو زیندانەوە بەردەوام لە ڕێگەی تویتەکانیەوە جەخت لە هەڵبژاردن و یەکگرتنی پارتەکانی ئۆپۆزیسیۆن دەکاتەوە، ئێستاش ترسی لە دواخستنی هەڵبژاردن هەیە. ئەو دەڵێت لە کاتێکدا هەموو کەسەیەک سەرقاڵی کارەساتی بوومەلەرزان، بەڵام کۆمەڵێک سیاسی هەوڵی دواخستنی هەڵبژاردنەکان دەدەن. جارێکی دیکە بەم شێوەیە ئامادەکاری بۆ پێشێلکردنی دەستور دەکەن.